بەناوی خوای گەورە سڵاتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەوی 27 ساڵ بەسەر ڕاگەیاندنی یەکەمین کابینەی حکومەتی هەرێمی کوردستاندا تێدەپەڕێت لە ڕۆژێکی وەکو ئەمڕۆدا و لە 4 تەمموز 1992 پەرلەمانی کوردستان متمانەیدا بە یەکەمین کابینەی حکومەتی هەرێمی کوردستان بە میواندارێک لە بەڕێزان لە ستۆدیۆی سەرەکی ئەیوب عەبدوڵڵا ئەندامی پێشووی پەرلەمانی کوردستان هەروەها لە هەولێرەوە دکتۆر ئەحمەد وەرتی سەرۆکی سەنتەریاییندە بۆ لێکۆڵینەوە تاوتوێ ئەم پرسە دەکەی سەرەتا ڕاپۆرتێک دەبینی 27 ساڵ بە سەر دامەزراندنی یەکەمین کابینەی حکومەتی هەرێمی کوردستاندا تێدەپەڕێت. دوای 8 کابینەش نەتوانراوە خزمەتگوزاریە سەرەتاییەکان وەک پێویست بۆ هاوڵاتیان دابین بکرێن. دوای ئەنجامدانی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان لە 19 ئایاری ساڵی 1992 لە ماوەی 45 ڕۆژدا پارتی وێکێتی لەسەر پێکهێنانی کابینەی یەکەم ڕێککەوتن. لە 4 تەمموزی 1992 کابینەکە لە پەرلەمانی کوردستان متمانی پێدراوە و پۆستەکانیش 50 لە نێوان هەردوو لایەن دابەشکران. سەرۆکایەتی حکومەت بۆ یەکێتی و سەرۆکی پەرلەمان بۆ پارتی بوو. یەکەم کابینە لە لایەن فواد مەعسووم لە پشکی یەکێتی سەرۆکایەتی دەکراو. جێگرەکەشی ڕۆژنووری شاوەیز بوو لە پشکی پارتی و کابینەکە لە 16 وەزیر پێکات بوو. 6 پارتی و 6 یەکێتی و 1 زەحمەتکێشان و 1 شوێعی و 1 سەربەخۆ و 1 مەسیحی. دوای کەمتر لە ساڵێک فواد مەعسووم دەستی لە کار کێشایەوە و کۆسرەت ڕەسوڵ بوو بە سەرۆکی حکومەت. لە ساڵی 1994 تا ساڵی 1997 بەهۆی شەڕی ناوخۆی پارتی وێکێتی حکومەتی هەرێم بوو بە 2 ئیدارە و تا ساڵی 2005 یەکیان نەگرتەوە. تا ئێستاش ئاسەوارەکانی 2 ئیدارەیی لە ڕووی داهات و هێزی سەربازی و سنووری دەسەڵاتدارێتی بەردەوامن. ئێستا کە ساڵیادی دامەزراندنی یەکەم کابینەی حکومەتی هەرێمە و دوای بەڕێکردنی 8 کابینە و نزیکبوونەوە لە پێکهێنانی کابینەی نۆ دەسەڵاتدارانی هەرێم نەیانتوانیوە خزمەتگوزاری بۆ هاوڵاتیان دابین بکەن. دوای 27 ساڵ هاوڵاتیانی کوردستان کێشەی موچە و ئاو و کارەبا و ڕێگاوبانیان هەیە. ئەمە جگە لەوەی پارتە دەسەڵاتدارەکانی هەرێم دەستیان بەسەر داهاتەکانی هەرێمداگرتووە و کەمترین بڕی بۆ هاوڵاتیان خەرج دەکرێت. لە لایەکی ترەوە هەر لە سەرەتای دامەزراندنی کابینەی یەکەمەوە گەندەڵی لە هەرێم دەستی پێکردو تاوەکو ئێستاش پەرلەمانی کوردستان نەیتوانیوە متمانە لە 1 وەزیری حکومەتی هەرێم وەربگرێتەوە. ساڵیادی دامەزراندنی یەکەم کابینە لە کاتێکدایە کابینەی یەکەم لە ماوەی 45 ڕۆژ دوای هەڵبژاردن پێکات، بەڵام ماوەی 9 مانگە پارتی وێکێتی بەهۆی پۆست لەسەر پێکهێنانی کابینەی نۆیەم ڕێک ناکەون. جارێکی تر سڵاتان لەبێت بینەرانی بەڕێز سوپاس بۆ میوانەکانمان بەخێر بن کالی و لە بەڕێستانەوە دەست پێ بکەین. ئەمڕۆ 27 ساڵ تێپەڕ دەبێت بەسەر دامەزراندنی یاخود ڕاگەیاندنی یەکەمین کابینە دوای ئەو مێژووە ئێمە بووینە خاوەن حکومەتێکی ڕاستەقینە لە کوردستان. وەڵێ زۆر سوپاس بۆ دەرفەتا. بەڕاستی دروستبوونی یەکەمین کابینە ڕووداوێکی زۆر گەورەی مێژوویی بوو لە هەرێمی کوردستاندا. خەڵکی کوردستان هەزاران خۆزگە و تەمەنای خۆیان پێوە هەڵواسی بوو، بەڵام بەداخەوە نمونەیەکی خراپی حکومڕانیمان نیشانەی دنیا و نیشانەی ناوخۆشدا کە بەدەیان کە لەبەر و کەم و کورتی لە جۆری حکومڕانیەکەدا هەبوو کە خەڵکی کوردستانی بێئومێد کرد لەوەی کە ئێمە نەمانتوانیوە هەم خزمەتگوزاری وەکو پێویست، هەم حکومڕانیەتی وەکو پێویست، هەم ئەرکەی نیشتیمانی و نەتەوەیەکانی خۆمان وەکو پێویست جێبەجێ بکەین. بۆیە بەڕاستی من پێم وایە ئەمڕۆ کە ساڕۆژی یەکەمین کابینی حکوومەتی هەرێمە و هەر لەم هەفتەیەشدا کابینەی هەشتم ماڵ ئاوایی دەکات و کابینەی نوێ تەشکیل دەکرێت، پێم وابێ قورستترین ئەرک کە لەسەر شانی کابینەی نۆیەمە پێویستە لەسەر شانی کابینەی نۆیەم پێویستە لەسەر ئەو تەشکیلەی کە بۆ کابینەی نۆم دەکرێت. بەڕاستی ئەرکی زۆر قورسیان لەسەر شانە. یەکەمین ئەرکی سەرشانیان ئەوەیە کە دروستکردنەوەی پەیوەندی و متمانەی نێوان خەڵک و حکوومەتە. خەڵک بێئومێد بۆ لەوەی ئێستا و پەیوەندی پچراو لە نێوان زۆر لاوازە، دەتوانی بڵێ پچراوە، خەڵک بێئومێد بووە، خەڵکەوای لە هات لە خۆپیشاندا هاوار کات بۆ عەبادی و بۆ مالیکی ئەوە منتەهای بێئومێدیە.
بەڕاستی دەبێت ئەم کابینەیە ئەو متمانەیە سەر لە نوێ بینا بکاتەوە. پێش هەموو شتێک متمانەی نێوان خەڵک و حکومت پردی پەیوەندی نێوان خەڵک و حکومت بینا بکاتەوە، ئەوجا ئەرکەکانی تری لەوەی کە داهاتی ناوخۆ شەفافکە و پەیوەندی نێوان بەغدا و پەیوەندی نێوان هەرێمی کوردستان ڕێک بخاتەوە و چی دیکە بە هەڵواسراوەی ئەو کێشە لە مێژینە و مزمینانەی لە بینی هەرێمە و لە بینی ناوەندا هەن نەمێننەوە و کێشەی ناوچە دابڕێنراوەکان یەکلا بکاتەوە، کێشەی بودجێ یەکلا بکاتەوە، یەخستنی پێزی پێشمەرگە یەکلا بکاتەوە، کۆمەڵێک شتی تر کە دەکرێت لە پرسیارەکانی داهاتوودا. بەچوونی بەرزت دەکرێت کە بەرز بارکی قورس ناویان دەبێت کە مەسەلەن 27 ساڵم کێشانە یەکلا نەکراونەوە کابینەی بتوانێت یەکلایان بکاتەوە. من پێم وایە ئیرادە زۆر مهمە و نیەتیش لە کارەکەدا مهمە. ئەگەر ئەو کابینەیە نیەتیان ئەوە بێت کە هەموو ئەو کێشە هەڵواسراوانە ڕێگا چارەیەکیان بۆ بدۆزنەوە، مەخرەجێکیان بۆ بدۆزنەوە، چارەسەری بنچینیان بۆ بدۆزنەوە، ڕێگا چارەسەر هەیە. چونکە هیچ کێشەیەک ناکرێت بڵێ حەلی خۆی نییە. هەموو ئەو کێشە هەڵواسراوانەی کە هەن لە هەرێمی کوردستاندا لەوەیە بۆ کە ئیرادە نەبوو بۆ چارەسەرکردنیان. ئەگەر ئەم کابینەیە ئیرادەی هەبێ بۆ چارەسەرکردنیان ڕێگەی دەرباز بوون هەیە. پندێکی عەرەبی هەیە کە تەکیدەوە دەکاتەوە دەڵێ هەر کاتێک ئیرادە هەبوو ڕێگەی دەرباز بوون هەیە. هەر کاتێک نیەتە هەبوو ئیرادەیەک هەبوو لەلایەن ئەو کابینەوە خەڵکیش پرسیاری و کە 27 ساڵ ئیرادەکە دروست نەبوو بێ ئێستا دروست دەبێت. خەڵک حەقی خۆیەتی ئەو پرسیارە بکات، بەڵام ناشکرێت مەسەلەن خۆ ئەگەر لەم کابینەیەشدا نەبێ خۆ دەبێ خەڵکی کوردستان دەسەڵاتدارانی کوردستان بیر لەوە بکەنەوە تا کەنجی ئەو کێشانە بە هەڵواسرایی ببێنەوە. یعنی ئەو بۆیە دەڵێم ئەرچی ئەو کابینەیە زۆر قورسە و پێویستە هەنگاوی زۆر گەورە بهاون و پێویستە پەلە بکەن لەوەی کە چارەسەری ڕیشەیی و بنچینەی بۆ کێشەکان دۆزنەوە و ئەوەی کە لە توانا و دەسەڵات و قودرەتی دەسەڵاتدارانی کوردستاندا بەڕاستی بڕیاری لێ بدەن و چارەسەری بۆ دۆزنەوە و هەموو قۆناغێکیش لە هەنگاوی یەکەمەوە دەست پێ دەکات. هەنگاوەکانی یەکەمی کابینە ببینێ خەڵک ببینێ. باش بەڕێزوتە لە سەرتا و خەڵک گومێری زۆری بە حکوومەتی هەرێم و کابینە یەکەم ڕاگەندرا، یعنی ئەو کارانە چی بوون کە ئومێدی خەڵکی کوشت یاخود بڵێن کەم کردەوە و متمانەی نێوان حکوومەت و خەڵکیش زۆر لاواز بیا خۆ بڵێن پتراوە. هەر سەرەتا دروستبوونی شەڕی ناوخۆ بەشکردنی داهاتەکان بوو لە بینی دوو حیزبەکەدا، دروستبوونی شەڕی ناوخۆ لە کوردستاندا ئەوانە خەڵکی کوردستانیان بێ ئومێد کرد. دواتر دوای ئەوەی کە کابینە دوای کابینە هاتن و چارەسەری کێشەکان تا دەهات قوڵتر دەبوو، تا دەهات مزمینتر دەبوو، لەوە دیسانەکە خەڵک تووشی مەلەل بوو، تووشی بێ ئومێدی بوو لەوەی کەو کێشانە چارەسەر نابن. بەڕاستی دەیان هۆکاری تریشەیە کە بیان ژمێرین. بەس مەسەلەی داهات ینی پێشتر ئەوە هەبوو لە بازلەوەکە کە داهاتەکە 33 بە 33 نێوەردوو پارتی دەسەڵاتدار و 33 بۆ خەڵک بوو بێت. بەڵێ پێشووتر نسبەت دیاری کرا بوو لە بینی هەردوو حیزبەکەەوە لە بینی حکوومەتیشدا. چونکە هەمیشە ئەو حکوومەتە چاوی لە دەستی حیزب بووە. هەمیشە حکوومەت حیزب بڕیاری بۆ داوە داهاتەکەی چەندە. ئەوەیە کێشەکە لەبەرەوەی کاتی خۆی کە داهاتەکان بۆ شێوازانە دابەش دەکران و ئیتەنا دوو بەشی بۆ حیزب بوو، بەشێکی بۆ خەڵک بوو. بەڵێ ئەوەی کە خەڵک بە چاوی خۆی خۆ بینی خۆ حکوومەتی هەرێم کە نەیتوانیوە خزمەت گوزاریەکان بە پێی پێویست پێشکەش بە هاوڵاتیان کە لەبەرەوەی بودجەیەکی باشی لەبەردەستدانە بۆ کاتی کە بودجە لە بەغداوە نەداهات. کاتیشیش کە بودجە لە بەغداوە هات بەڕاستی بێپلانی حکوومەت بۆ خستنەگەڕی ئەو بودجەیە کە دەهات لە بەغداوە بۆ هەرێمی کوردستان ئەوە ژوای کرد کە بە سەدان پرۆژەی بێ بەرنامە دروست بکرێ و گرنگی بە سێکتەرێک بدرێت کە بەڕاستی پێویست نەبوو بۆ خەڵک و سێکتەرە گرنگەکان کە پەیوەندی بە ژیانی ڕۆژانە و بە پێوەندی بە پێداویستەکان ڕۆژانی خەڵکیەوە ئێمارکراوە. بۆ نمونە گرنگیدان بە دروستکردنی باڵاخانەی نیشتەجێبوون و ئەوانە و بەرهێنا لە نیشتەجێبووندا گرنگێکی زۆری پێدرا، بەڵام کشت و کاڵ گرنگی پێنەدرا، پیشەسازی گرنگی پێنەدرا. ئەو کارگۆکە بچکۆلانەی کە لە شارەکانی کوردستاندا هەبوون نەگرنجیان پێنەدرا هەمویان داخران. ئەوە وای کرد کە بەڕاستی
خزمەت گوزاریەکان نەتوانێت وەکو پێویست بێت و سپاس دەکەم. ئەو بودجێش بەڕاستی کە دەهات کەس نەیزانی چۆن سرف کراوە چۆن بەهدەردراوە چۆن لەدەستچوو. سپاس دەکەم دەگەرم بۆ لای بەڕست بچین هەولێر لای دکتۆر ئەحمەد. دکتۆر زۆر سپاس بۆ بەڕێژتان. دەمەوێت سەرنجی بەڕێژ بزانم سەبارەت بە ساڵیادی دامەزانی یەکەمین کابینەی حکوومەتی هەرێمی کوردستان و ئەو ڕێگریانەی کە بوونەتەوەیەوەی کە تاکو ئێستا ئێمە حکوومەتێکی ڕاستەقینەمان نییە بە بۆچوونی بەڕێزت ڕێگریەکان کامانن؟ بە ناوی خوای بەخشندەی میهرەبان زۆر سپاس بۆ بەڕێستان و سڵاو ڕێزمان بۆ میوانەکەت و بۆ بینەرانی خۆشەویست هەیە. لە ڕاستیدا ئەزمموی دامەزراندنی یەکەم کابینەی حکوومەتی هەرێمی کوردستان لە ساڵی 1992 توانین بڵێن دەرفەتێکی مێژوویی بوو بۆ کورد. یەکەم ئەزمموی حکومڕانی و حکوومەتی کوردی بوو لە سەدەی بیستەمدا دوای حکوومەتی شێخ مەحموود و حکوومەتی قازی محەممەد لە مەهاباد. بەڵام وەکو میوانە بەڕێزەکەشتان باسی کرد ئەو حکوومەتە لە یەکەم قۆناغیەوە لە سەرەتایەوە تووشی کۆمەڵی قەیران و کێشەی گەورە بوویەوە. لە سەرەتاوە تووشی بەشبەشێنە و پشکێنەی حیزبی بوو کە دابشکردنەکە لەسەر ئاستی پۆستە سیادەکان و هەتا خوارەوە هەمووی 50 بە 50 دابش کرا و ئەمە شۆڕ بوویەوە بۆ خوارەوەش. و ئەو ڕێژەی کە دیاری کرابوو لە هەڵبژاردننی ساڵی 1992 بۆ حیزبەکان کە لە سەدا حەوت بوو بەڕاستی ئەمەش ستەمێک بوو لە حیزبەکانی تر کرا کە هیچ لستێک جگە لستی پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان نەیەتوانی بگەنە پەرلەمان و 2000 حیزبەکانی تر بێبەش بوون هەم لە پەرلەمان و هەم لە کابینەی حکوومەت و ئەوانیش بەهۆی ئەو کێشەی کە لە نێوانیانە دروست بوو نەتواندرا حکوومەت پێک بێتە دوای مانگونیوێک لە هەڵبژاردنەکان کە بەپێی یاسای ژمارەیەشی ساڵی 1992 یاسای هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان کە بەرەی کوردستانی بڕیاریدا بوو دەری کردبوو ئەبوا لە ماوەی 10 ڕۆژ لە ڕاگەیاندنی بەنجامی هەڵبژاردنەکان حکوومەت پێک بەهادا. بەڵام بەداخەوە ئەوە نەکرا و حیزبەکانی تر بێبەش کران و بزوتنەوەی ئیسلامیشکا و کاتێشی لە حیزبە سەرچیەکان بوو لە هەرێمی کوردستان بەهۆی ئەو ڕێژەیە کە دیاری کرابوو لە سەدا حەوت نەتواندرا کورسی پەرلەمانی بەدەستبێنە و بەشداری حکوومەت بکات. دواتر شەڕی ناوخۆی لێکەوتەوە بەداخەوە خولی یەکەمی پەرلەمانی کوردستان تا ساڵی 2005 خان 13 ساڵی خان و لەو ماوەیەدا دوو کابینەی حکوومەت لە کابینەکەی دکتۆر فواد و کابینەکەی کۆسڕەد ڕەسوڵ پێکهاتن کە حکوومەتی یەکگرتوو بوون. پاشان ئەو دابش بوونە بەسەریا هات و دوو ئیدارەی دروست بوو کە ئەمە زیانێکی زۆری بە ناوبانجی هەرێمی کوردستان و ئەو ئەزمونە گیان یا ئەو دەرفەتەی کە بۆ هەرێمی کوردستان و بۆ خەڵکی کوردستان لە باشوور دروست بوو بەداخەوە ئەو دەرفەتە زێڕینە لەبار براوە نەتواندرا بقۆزرێتەوە لە کۆتاییەکانی سەدەی بیستەم کە کورد بتوانێت پیشانی دنیای بدا کە ئەتوانێت خۆی حکومڕانی خۆی بکە خۆی ئیدارەی وڵاتی خۆی بکات بۆی وڵاتانی پشتیوانی ئێمە بکەن لە ئەزمونەکەمان. بەڵێ بە زۆکو ڕێگری ینی ڕێگری ئەوە بوو ینی چی بوو کە ئێمە حکومڕانەکەمان وای بەسەرات ئەوە بوو کە ڕێگریەکان دەستێوەردانی حیزب بوو چی بوو لە کاروباری حکوومەت؟ خۆی حیزب و حکوومەت هەر یەک بوو یعنی حیزبەکان خۆیان ڕێگریان دروست کرد بۆ حکوومەتەکە چونکە حکوومەتەکە لە دوو حیزب پێکات و ئەوان بەهۆی ئەوەی کە ناکۆشیان دروست بوو لەسەر پلە و پۆست و دەسەڵات و دابشکردنی داهاتی هەرێمی کوردستان ئەو ناکۆشیانە دروست بوو کە تا گەیشت بە شەڕی ناوخۆ ئەمە ڕێگریەکان بوو. ڕێگری هیچ شتێکی تر نەبوو نە هۆکاری دەرەچی هەبوو تا ڕێگر بێ لە بەردەم بەڵکو هاندەریشە بوو وڵاتانی دەرەوە و ئەو وڵاتانەی کە هەرێمی کوردستانیان وکو ناوچەی ئارامە پاراست پشتیوانیان لێ کردەوە تانانەت وڵاتانی دراوسێش ینی دەستیان نەخستە ناو کاروباری هەرێمەوە بەهێزی سەربازی کە بڵێن نابێ ئەو هەڵبژاردنە بکرێ نابێ ئەو حکوومەتە پێک بێت و لە ناو خۆشە حیزبەکانی تر لەبەر بارودۆخی ناسکی هەرێم و بۆ ئەو زمونە تێک نەچێت حیزبەکانی تریش هەمویان ڕازی بوون بۆ ئەوی کە یەکێتی پارتی خۆیان پێک بێن
کێکەکە لە بینی خۆیان دابەش بکەن و بەس شەڕ نەبێت و ئەم ئەزمونەتێک نەچێ و هەڵبژارنەکە سەر بگرێ حکوومەتی هەرێمی کوردستان پێک بێت واتە ڕێگریەکان هەر خودی یەشێتی و پارتی خۆیان بوون چونکە ئەوان حیزب بوون و حکوومەتی شەر لە خۆیان بوو هیچ ڕێگریەشی تر نەبوو تەنها پلە و پۆست و دابشکردنی دەسەڵاتەکان بوو کە لەسەری ڕێک نەکەوتن. بەڵێ بەس پێ دوای دکتۆر ئەوت کەوتت کەمتر دەستێوەردانی دەرەکی شەو ئێستا پێ دوای دەستێوەردانی دەرەکی زیاتر لە ناوخۆی هەرێمی کوردستان بەراورد بە 92؟ بڵێ ئێستا دەستوەردانەکان زیاتر بوونە بەداخەوە بەهۆی ئەوەی کە ئێمە خۆمان حیزبەکان لە ناو خۆیان ڕێک نەبوون و نەیانتوانی ئیدارەیەکی یەکگرتووی هەرێمی کوردستان بدەن و حکوومەتێکی یەکگرتووی بەهێزە بێ کە یەک سیاسەتی ناوخۆی و یەک سیاسەتی دەرەکی هەبێت و یەک هێزی عسکەری و سەربازی هەبێت و بە تایبەتیش دوای 2023 و ڕوخانی ڕژێمی بەعەز کە حکوومەتی هەرێم وەکو قوارەیەکی فیدراڵی لە سوارچەوەی دەوڵەتی عێراقا لە دەستوری هەمیشەیی عێراقا دەستوری 2005 دانی پیانرا وەکو هەرێمێکی فیدراڵی لە سوارچەوەی ئەو دەوڵەتەدا یعنی بووە قوارەیەکی دانپێنراوی نێودەوڵەتیش چونکە بە دەستوری عێراقی و بە یاسای عێراقی کە دەوڵەتێکی معتەرەفە دانی پیانرا بەڵام ئەم دابشکاریە بەداخەوە هەر بەردەوام بوو کۆمان ئێستاش ئەبینین کە بە فیعلی دوو ئیدارەی بوونی هەیە دوو هێزی سەکداری بوونی هەیە لە دوو زۆنەکەیە ئەگەرچی بە شکل و بە شێوە حکوومەتی یەکگرتوومان هەیە بەڵام حکوومەتەکە هەر دوو پارچەیە بۆیە ئێستا بەهۆی ئەوەی کە خیتابی کوردی یەکگرتو نییە بەهۆی سیاسەتەکەی یەکگرتو نییە دەستێوەردانەکانی دەرەکیش زیاتر بوونە لە کاروباری هەرێم. سوپاس دەکەین دکتۆر کاگەی بگەڕێم و لە بەرز سەبارەت بۆی کە ئێمە دەبینین لە 92 حکوومەت و پەرلەمان لە نێوان پارتی ویکێتی دابەش دەکرێت ینی مەسەرەن پارتی پەرلەمان وەردەگرێت یەکێتی حکوومەت وەردەگرێت ئەو کات هەر دوو دامەزراوەکە وەکو دوو دامەزراوی گرنگ سیر دەکران ئێستا مەسەرەن خەڵک زیاتر دەیەوێت حکوومەت حیزبەکان دەیانێت حکوومەت وەربگرن سەرۆکایەتی حکوومەت لە بری پەرلەمان. بەڵێ لەبەرەوەی تەجروبەی یەکەم بوو هەردوو لەسەرەوە ئیسراریان دەکرێت بە تایبەتی لە کابینەی یەکەمدا پارتی ئیسرائیل لەسەرەوە کرد کە سەرۆکاتی پەرلەمان بۆ خۆی بێ و یەکێتی بە پێچەوانەوە کە سەرۆکاتی حکوومەتی داوا کرد بوو. بەڵێ ینی ئەو مەوەسمەوە ئەو کاتە ینی باشتر ینی گرنگتر لە ڕۆڵی پەرلەمان دەڕوانرا ئەوەی کە حیزبەکان باشتر سەیری پێگەی پەرلەمانیان دەکرد. دەتوانین بڵین لەبەرەوەی تەجروبەی یەکەم بوو چاوی زیاتر لەسەر پەرلەمان و لەوە بووە بەشێک لە ئەندامانی مەکتەبی سیاسی و لەو خەڵکانەی کە لە مەرکەزی قەراریشە لە ناو پەرلەماندا بوون. ئەوەش وای کردبوو کە هەرچەندە کەسە دەرەجە یەکەم و دووەمەکانی ناو حیزبیش ئەنی شخصی یەکەم و دووەمی ناو حیزبی بڕیار بەدەستی ناو حیزب هەر لە ناو پەرلەمان نەبوون لەبەرەوەی کاتی کاک مەسعود و مامزەلالی لە ناو پەرلەمان و لە ناو حکوومەتدا نەبوون بەڵام ئەندامانی پەرلەمان دەتوانانی بڵێن هەندێکیان یاس لە سەرۆکاتی حکوومەت ئەندامانی مەکتەبی سیاسی و کاریگەڕی مەکتەبی سیاسی ئەوانە بوون پەرلەمان قورسایەکی زیاتریان پێدا بوو حکوومەتیش بە هەمان شێوە بەڵام بە تێپەڕبوونی کابینەکان و بە تێپەڕبوونی زەمن وردە وردە پەرلەمان لاواز بوو پێگەکەی لاواز بوو بە حکمیەوەی ئەوانەی کە لە مەرکەزی قەرار بوون نەداهاتنە ناو پەرلەمانەوە. دووەمینیشان ئەوەی کە هەم دروستبوونی شەڕی ناوخۆ و هەم ئەوەش بەشێنە حیزبی و ئەوانەش سێهەمینیشان لاوازی حکوومەت بڵین حکوومەت و دامەزراوە شەرعەکانی هەرێمی کوردستان لەوەدا بوو کە هەر هەمویان چاویان لە دەستی حیزب بوو داهات لە لای حیزب بوو بەڵێ قەراری ئایندەی حکوومەت و ئایندەی هەموو دامەزراوەکانی هەرێمەکە هەر لە بەردەستی حیزبدا بوو بۆیە وردە وردە دەوریان کاڵ دەبووە و لە پشت ئەوانەوە مەکتەب سیاسیەکان و خەڵکە بڕیار بەدەستەکان بڕیاریاندا لە باتی پەرلەمان و لە باتی حکوومەت. سەبارەت بە دوو ئیدارەی کە لە 94ەوە مەسەڵەن تا بۆ شەڕی ناوخۆکە دوایی حکوومەتە یەکگرتووەکە لێکجیا بۆ تا ئێستا بۆچی نەتوانراوە بە تاوەتی ئەوە ئاسەوارانە بسرێنەوە نەمێنوە ئێمە ئێستا حکوومەتێکی یەکگرتووی سەرتاسەریمان هەبێت لە پارێزگاکانی هەرێمی کوردستان. هۆکاری یەکەمینیان بۆ یەکگرتنەوەی حکوومەت ئەو کاتە داهات بوو
داهاتی برایم خەلیل و داهاتی بازگە سنووریەکان و ئەوانە وای کردبوو کە داهاتەکان ببنە ئەوەی کە قەرار بدەن کە وەزارەتی دارایی یەک نەگرێتەوە. هۆکاری دووەم بوونی هێزی عسکەری جیاواز بوو کە تا ئێستاش یەک لەسەر سێی پێشمەرگەی کوردستان یەکی نەگرتوێتەوە. تا ئێستا 27 ساڵ ئەنی چەند ئێستا پێشمەرگە لە ناو وەزارەتی پێشمەرگە چەندی لە دەرەوەی؟ تا ئێستا نزیکەی 40,000 پێشمەرگە لە ناو وەزارەتی پێشمەرگەدا هەیە. ئەوەی دەرەوە لێدا بە دڵنیای 120,000 پێشمەرگە لە دەرەوەی لیواکانی بەڵێ بە هەردوو لا بە یەکانی هەفتا دیارەکە ژمارەیان چەندە بۆ نمونەوەی پارتیەوەی یەکێتی ئێستا؟ بەڵێ هەر لە دەوری 100,000 بۆ 120,000 دەبێت باردووکیان. بەڵێ بە هەردووچیان یعنی ئەوەی کە دەتوانێت بڵێ یەک لەسەر سێی یا بڵێن یەک لەسەر چواری ئەو هێزانی هێزی پێشمەرگە چۆتە ڕێکخراوە چۆتە ناو تشکیلی وەزارەتی پێشمەرگەوە هەرچەند ئێستا شتێک کراوە کە وحدەی حسابی ئەوانیان بخرێتە ژێر چاودێری وەزارەتی پێشمەرگەوانە بەڵام بەفیعلی هێزی هەفتا و هێزی هەشتا وجودی هەیە مەرجعی خۆیان هەیە قیادی خۆیان هەیە جوڵاندی هێزەکان لەلا قیادی خۆیانەوە دەکرێت یعنی ئەوە وای کردووە کە بەڕاستی ئاساواری دوو ئیدارەی هەر لە هەرێمی کوردستاندا بمێنێتەوە ئەو جادام و دەستگاکانی دیکەی ناوخۆش ئاسایش و پۆلیس و ئەوانە لەسەرەوە یەکیان گرتوتەوە. بەڵێ بۆ نمونە لە ئاسایشی سلێمانی خەڵکی پارتی تێدانە، لە ئاسایشی هەولێر خەڵکی یەکێتی تێدانە، لە ئاسایشی دوهۆک خەڵکی یەکێتی تێدانە، بەڵام مدیریەتی ئاسایشی هەولێر و مدیریەتی ئاسایشی سلێمانی سەر بە ئاسایشی گشتین. ینی ئەوانش لە سەرەوە یەکیان گرتوتەوە. ئەو ئاسەواری دوو ئیدارەیە هەر ماوە تا ئێستاش بۆیە لە سەرەتادا باسم باشە بەس پێشتر ئەوە هەبوو ئەوەی کە لە بڵێن لە نەوەتەکانە ئەوە هەبوو بۆ نمونە ئێستا هێزی پێشمەرگە جیاوازە بە جگە لەو مەسەن شەخص بۆتە خاوان مەسەرەن هێزی زۆر ئەو دابەشکاری بەم شێوە هەبوو جگەل لەوەی کە حیزبەکان خاوانی هێزی چەکدار بوون شخصی شەو بێ مەسەن خاوانی هێزی چەکدار بێت نەخێر بۆ شێوازە نەبوو بەڵام درێژە کێشانی شەڕی ناوخۆ دواتر دروستبوونی شەڕی داعش و هەموو ئەوانە بوونە هۆکارێکی باش بۆەوەی کە شخصی شێزی هەبێ و حیزبی شێزی هەبێ و ئەوە وای کرد کە درێژە بۆ وەزع بدرێت و پەرشتی پێ بدرێت. بەڵێ ئەی لە ڕووی داراییەوە تاکوێستەش پێ دوای ئێمە داراییشی گرتومان هەیە ینی بۆ وەزارەتی داراییمان هەبێ هەموو داهاتەکان لە کوردستان بچێتەوە ناوە و وەزارەتە وەزارەتی دارایی تا ئێستا داهاتەکانی خاڵە سنووریەکانی بۆ دەچێتەوە ئەوەندەی ئێمە لە وەزارەتی داراییمان پرسیوە داهاتی خاڵە سنووریەکانی بۆ دەچێتەوە بەڵام وەزارەتی دارایی حکوومەتی هەرێمی کوردستان داهاتی نەوتی لەبەردەستدانە چی لەبەردەستدایە ئەوەی کە وەزارەتی سامانە سروشتەکان مانگانە دیداتی کە ئێستا بۆی بڕاوەتەوە 375 ملیارە ئەگەر نەوت بە 40 دلار بوو هەر 370 ملیاری دەدرا ئەگەر نەوت ئێستا بۆ 80 دلار لەو ماوەی دوای باسی کەکەم بۆ تۆ بۆ 350 میلیار دینار مانگانە آخر لەبەرەوەی نەوت زیادی کردەوە بە پێچوانەوە دەبوو ئێستا بیانگەیان بە 600 ملیاریش کە هەم نرخی نەوت چۆتە سەری هەم بەرهێنانی نەوتیش لە هەرێمی کوردستاندا ئێستا نسبەتێکی باشە بۆیە وەزارەتی دارایی بەس داهاتە ناوخۆیەکان دەزانێ و من پێم وایە تا ئێستا وەزارەتی داراییش داهاتی تانکەرە نەوتەکانیش نازانێ ئەوەی کە ئەو نەوتەی کە بە تانکەر دەڕوات چونکە ئەوەی کە زاندراوە لە هەرێمی کوردستاندا ئەوەی کە بە بۆڕی دەڕوات وەزارەتی سامانە سروشتیەکان ئەوەی کە بە بۆڕی دەڕوا ئیعلانی دەکات ئەوەندە فرۆشراوە و لەو پارەیەکی دیاریکراوی مەقتوع دەداتە وەزارەتی دارایی. سپاس دەکەم دۆتەگەرم بۆ لای بەرز دکتۆر ئەحمەد گەرم بۆ لای بەرزت سەبارەت بەوەی کە لە هەڵبژاردنی نەوت و دوو لە پێکەنانی حکوومەتیش ئۆپۆزیسیۆن دروست نەبوو تا چەند ئەمە خەلەلێک بوو کە لە حکومڕانی هەرێم لەو کاتەوە ڕوویدا نەتوانرا ئۆپۆزیسیۆنمان هەبێت مەسەرەن قبولکردنی نەتیجەی هەڵبژاردن هەبێت کە هەردوو هێزەکە قبولیان نەبوو کە دواتر ڕێکەوتن 50 بە 50 کورسیەکانی پەرلەمان دابەش بکەن. بەڵێ خۆی ئەزمونونەکە لە سەرەتاوە بە شێوەشی ینی ناسروشتی هات ینی سەرەتا پێشێلکردنی یاسایی لێکەوتەوە هەم لە کۆبوونەوەی پەرلەمان و پێکەنانی حکوومەت و دابشکردنی کورسیەکانیش چونکە ڕێژەکە بەو شێوە نەبوو 50 بە 50 کە لە هەڵبژاردن نەتیجەی هەڵبژاردن دابووی بەدەستەوە بەڵام دواتر لەبەر ئەوەی کە قبولی یەکتریان نەکرد بەو شێوە ڕێکەوتن کە 50 بە 50
هەم کورسیەکانی پەرلەمان دابش بکەن و هەم پۆستە سیادەکانی حکوومەت و پاشان شۆڕ بێتەوە بۆ خوارەوە. حیزبەکانی تر لەو کاتەیە ئەگەر چی ناڕزایەتیان دەربڕی بەڵام لەبەر ناسکی بارودۆخەکە قبولی ئەوەیان کرد کە ئەوان حکوومەت پێک بێن و بەرەنگاری ئەو حیزبانە نەبنەوە یاخود بڵێن معارەزە دەرنەبڕن بۆیان بۆی کە ئەو ئەزمونە لە دەست نەچێ. من پێم وایە حیزبەکانی کوردستان زیاتر ڕەچاوی بارودۆخی هەرێمی کوردستانیان کردووە، ئەزمونەکەیان لەبەر چاو بووە کە ئەزمونەکە بپارێزرێ. بەڵام حیزبەکان لە دەسەڵات ینی بە چاوی نەیار تەماشای ئەو حیزبانیان کردووە کە بوونەتە ئۆپۆزیسیۆن و ڕەخنیان لە حکوومەت گرتووە. ینی ئەتوانین بڵێن سیاسەتی یەکتر قبولکردن لە ئارادا نەبووە. ئەمە نەبووە عورف لە هەرێمی کوردستان کە حیزبێک بچێتە دەسەڵات و حیزبەکەی تر ببێت بە ئۆپۆزیسیۆن، بەڵکو هەردوو حیزبە دەسەڵاتدارەکە هەردوو حیزبە گەورەکە لە 92 هەتا ئێستا نەیانتوانیوە یەشیان قبولی ئەوە بکات لە دەسەڵات بێ ئەوی تریان بچێتە ئۆپۆزیسیۆن و ئەوانش دوو حیزبی گەورە بوونە. بەڵام ئەڵبەتە لە خولی سێهەمی پەرلەمانەوە بینیمان کە ئۆپۆزیسیۆن لە کوردستانە دروست بووە و پێشتریش حیزبەکانی تر بێگومان ئەزمموی ئۆپۆزیسیۆنیان تاقی کردوتەوە. بەڵام وەکو ئەوەی کە قبول نەکراوە لە مقابلە بۆیە حیزبەکانیوە ئەزممونێکی سەرکەوتوانەی ئۆپۆزیسیۆن پیشان بدەن. بەڵێ ئەوەش دەرەنجامی هەر یەکتر قبول نەکردن بوو کە ڕێبەری نەتەوەی بەڵێن کورد ڕێبەری ڕزگاری خوازی نەتەوەی کورد کە هەڵبژاردننی بۆ کرا و دوایی کەس نەبوو بە سەرۆک کە تا 2005 ئێمە نەماتوانی بە سەرۆکی هەرێم لە کوردستانە بێ ئەوەش نەتیجەی یەکتر قبول نەکردن بوو. بێگومان چونکە ئەو چوار بەڕێزەی کە کاندید بوون بۆ سەرۆشی بزاوی ڕزگاری خوازی کورد کە ئەو کاتە ناوەکەی بەو شێوە بوو ڕێبەری بزاوی ڕزگاری خوازی کورد کە ئێستا پێی دەڵێن سەرۆشی هەرێم، چوار کەس بەربژێر بوون. بێگومان یەکەشیان دەنجی زیاتر بوو لەوانی تر، بەڵام لەبەر ئەوەی کە یەکتریان قبول نەکرد بۆیە سەرۆشی هەرێم وازی لێ هێندرا ڕێبەری بزاوی ڕزگاری خوازی کورد تەنها پەرلەمان و کابینەی حکوومەت پێکێنرا. ئەمەش یەکێک لە دەرهاوێشتەکانی ئەو کێشە ململانەیە بوو کە لە نێوان پارتی و یەکێتیا هاتە ئارایەوە و ئەزمموی حکومڕانی بە شێوەیەکی گشتی لە 92 تا ئێستا بەڕاستی ئەزممونێکی سەرکەوتون نەبووە. ئێمە وامان ئیدعاءەکردکەوە ئەزمموی دموکراتی و ئەزمموی سیاسی هەرێمی کوردستان ئەزممونێکی ئەوەندە سەرکەوتووە بێ کە ئەیگوازینەوە بۆ شوێنەکانی تر و پاش ڕزگاری عێراق یاخود بڵێن دوای ڕوخانی ڕژێمی بەعز ئەمانوت ئەزمموی هەرێمی کوردستان ئەگوازینەوە بۆ عێراق. بەڵام ئێستا خەریکە عێراق لە زۆر بوارەوە پێشی ئێمە ئەکەونەوە، ئێمە بەرەو دوا ئەڕۆین. ئەمەش بەهۆی یەکتر قبول نەکردنی حیزبە سیاسەکانەوە بە تایبەتی حیزبە باڵەدەستەکان. ئەمە ئێستاوە بینین کە دوای هەشت کابینەکە بەرەو کابینەی نۆیەم ئەڕۆین و 9 مانگ تێپەڕیوە بەسەر هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانە تا ئێستا نەتوانراوە کابینەی نۆیەم پێک بهێنرێ. ئەمە لە ئەنجامی ململانەی ناشەریفانە و لە ئەنجامی یەکتر قبول نەکردنە. هیچ خوێندنەوەیشی تری بۆ ناکرێت. بەڵێ سوپاس دەکەین. بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێک و دەگەڕێنە وڵات. تۆپ ئارت تاکە بریکە میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. ئایا تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە ئینتەرنێتێکی بێسنوور بەکاربێنیت یان بیرت لەوە کردوتەوە کە بۆ هەفتەیەک یان 2 هەفتە ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنی سەرڕای هەموو ئەمانە؟ تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە بۆ یاری ئەلکترۆنیەکان ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنیت؟ بێگومان نەخێر. فانسی نێت هەموو ئەم کێشانەت بۆ چارەسەر دەکات. تۆش دەتوانیت بۆ ماوەی هەفتەیەک یان 2 هەفتە یان مانگێک بەردەوام بێسنوور لەگەڵمان بیت. ئێستا خزمەتگوزاریەکانمان لەم شوێنانە بەردەستە: سلەیمانی، شارباژێر، شارە زوور، هەڵەبجە، سەی سادق، عربەت، پێنجوێن، بازیان، تاسڵوجە و زەرگوێز. فانسی نێت هەمیشە ئینتەرنێتی بێسنوور. چاڤیلا
ئەگەر کەسێکیت لە ژیاندا حەزت لە مجازەفە و بینینی دیمەنی سەرنجڕاکێشە و هەروەها حەز بە بینینی کەسایەتیەکانەکەیت وا باشترە سەردانی ماڵی ترسناک و مۆزەخانەی مۆم بکەیت لە چاڤیلاند. چاڤیلاند گەورەترین پرۆژەی گەشتیاری لە هەموو عێراق. سەنایس هەمیشە بە تامێکی تازەی میوەکان لە هەناوی سروشتەوە پێشکەش بە ئازیزان تی بکە. شەربەتی سەنایس تامێک لە سروشتەوە. شەربەتی سەنایس تامێک لە سروشتەوە. هەمومان حەزمان لە برنجە. برنجێک تامی ڕاستەقینەی برنجمان پێ ببەخشێ. بازار جمەیتێک لە برنج، بەڵام بژاردەی من برنجی دۆلفینسیە. بە تام و بۆن هاوشێوەی برنجی کوردیە. 100% سروشتیە. برنجی خڕی دۆلفینسی شێفە گەورەکان سەرسامەکات. بۆیە بێدوودڵی بژاردەی من و کابانی ماڵە. تا ئێستا زۆر جۆری برنجم تاقی کردوتەوە، بەڵام هیچیان وەک دۆلفینسی نییە. تامێکی ترە ئێوەش دەتوانن تاقیکەنەوە. دۆلفینسی باشترینمان بۆ هەڵبژاردن. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. زارێکی تر سڵاوتان لەبێت بینەرانی بڕست کاگەی بکەرەمە لای بەڕێز سەبارەت بە مەلەفی خزمەتگوزاری گەر خوێندنەوەی بکەین دۆخی خزمەتگوزاری و کات چۆن و ئێستا چۆنە بەرەو پێشچوونێکی ئەو تۆ لە بواری خزمەتگوزاری ئەو کارەبا و ڕێگا و بانوانە ڕوویداوە بەداخەوە نەتواندراوە گۆڕانکارێکی ڕیشەیی لە پێشکەشکردنی خزمەتگوزاری لە هەرێمی کوردستاندا بکرێ. ئەو تۆڕی ڕێگەوبانەی کە لە سەردەمی بەعزدا دروست کرابوو حکوومەتی هەرێم نەیتوانی بەڕاستی ئیزافێکی زۆر بخاتە سەر ئەو تۆڕە لەبەرەوەی تا ئێستاش ڕێگەی بینی زۆر لە شار و شارۆچکەکانی کوردستان ئەو کاتێکە سەردەمی بەعز دروست کراوە بەڵێ و بەنسبەت کشت و کاڵەوە باسمان کرد هەر گرنگیان پێنەدا لەبەرەوەی کشت و کاڵ ئەو کاتە خەڵک زیاتر لە گوندەکان بوو کشتکاڵیدا یاخود ئێستا کێمە بەڵێ ئەو کاتەش حکوومەت هیچ بودجەیەکی نەبوو بڵێ گرنگی بە کشت و کاڵدا بەس باشتر خەڵک خۆرسکانە مەسەنە خەڵک لە گوندەکان زیاتر بوو بێت بەڵێ خەڵک لە دوای ڕاپەڕینەوە بە پەرۆشێکی زۆرەوە چوونەوە سەر زێدی بابوو باپیرانی خۆیان گوندەکانیان ئاوادان کردەوە شار و شارۆچکە تەرحیل کرا و ڕاگوێزراوەکان ئاوادان بوونەوە خەڵک بە جوهدی خۆی زوربەی شوێنە ڕووخاوەکان ئاوادان کردەوە بەڵام لەبەرەوەی حکوومەتی هەرێم هیچ پلانێکی نەبوو هیچ نەبازاڕێکی دروست دەکرد بۆ بەرهەمی ناوخۆیی و نەهاندانی هەبوو بۆ جوتیاران و دواتریش دوای ئەوەی کە ڕژێم ڕووخا و ڕژێمی بەعز ڕووخا لە 2023ەوە پارێکی زۆر کە لە بەغداوە هات حکوومەت دەستی کرد بە لێشاوی تەعینات بە تایبەتی لە بینی ئەو دوو حیزبەدا وەکو منافەسەیەکی لە هات کە خەڵکێکی زۆر تەعین کرا بەو دامەزراندنا بێ بەرنمەیە وای کرد بەشێکی زۆری گوندەکان سەر لە نوێ چۆڵ ببێتەوە بەشێکی خەڵکی گوندەکانیش دەتوانێت بڵێن لەبەر نەبوونی خزمەتگوزاری بەرەو چۆڵبوون هاتەوە چونکە زوربەی خەڵکی گوندەکان دووماڵەشان پێ نەدەکرا کاتێک منداڵەکانیان خوێندنی سەرەتایان تەواو دەکرد دەگەیشتە ئامادەیی دەبووە بێنەوە شارەکان دووماڵەکیان بۆ بکەن خانوویان بۆ بگرن مەسرەفێکی ئیزافیان بۆ بکەن کابرا بە دوام ماڵ و منداڵەکەی دەکەوت هاتەوە شار سەر لە نوێ گوندەکەی بەجێ دەهێشت یان ئەوەی کە ئەو کشتتوکاڵی کە بەر هەمی دەهێنا پێی نەدەژیا بە ناچاری گوندی بەجێ دێشت و دەهاتەوە بۆ ناو شار و دەبوو بە دەستگێر و دەبوو بە کارێکی سەرپیانەی بە خۆی هەڵدەبژات دوای ئەوەی کە تەعیناتیش ئەبەو شێوازە بێ بەرنامە و نامە دروستە دەست پێکرا لە بینی ئەو دوو حیزبە و خەڵکێکی زۆر بە لێشاو تەعین کرا ئەوەش زەربەیەکی زۆری لە گوندەکاندا سەر لە نوێ گوندەکان خەڵکێکی زۆری گوندەکان هاتنەوە ناو شارەکان و بە پارەیەکی کەم تەعین بوون کە نەژیان و بژێوی باشی بۆ دابینکردن و لە کشت و کاڵ و لە زێدی با و باپیرانیشی کردنەوە دووبارە شەڕی ناوخۆش ئەفۆم کە شەڕی ناوخۆش هەر دەورێکی خراپی هەبوو بەشێکی زۆری ئەو گوندانە لە بینی هەردوو حیزبەکەدا شەڕی ناوخۆیان تێدا بوو
بەشێکی لەسەرەوە چۆڵکرا بەشێکی گوندە سنووریەکان لەبەر بردومانی دەوڵەتانی دراوسێ لەبەر بوونی زۆری لوغم دیسانەکە ئەو گوندانە بەرەو چۆڵی ڕۆیشتنەوە هەموو ئەوانە وای کرد کە شارەکان گەورە ببن خەڵکێکی زۆری تێدا کۆبێتەوە سەر ڕای ئەوەش فریا پێشکەشکردنی خزمەتگوزاریەکی پێویستیش بۆ شارەکانیش نەکەوتن لەبەرەوەی لە هەرێمی کوردستاندا دوو بەنداوی ئاو هەبوو سەرچاوی کارەبا ئەتیمادی لەسەر بەنداوەکان بووە ڕۆژ بە ڕۆژیش خواست لەسەر کارەبا زیاتر دەبوو حکوومەتی هەرێم هیچ پلانێکی نەبوو بۆەوەی تا دەهات خواست لەسەر کارەبا زیاتر دەبوو خەڵکی جاران لە ماڵی خۆیدا یەک تەلەڤیزیۆنی هەبوو دوای ئەوەی کە پێداویستی تەکنەلۆژی و شت زیادی کرد لە ماڵێکدا دوو تەلەڤیزیۆن و سێ تەلەڤیزیۆن هەبوو پێداویستی کۆمپیوتەر و ئەنتەرنێت و ئەوانە پەیدا بوو بەڵام بەرهەمێنانی کارەبا گۆڕانکاری تێدا نەکرا ئێستاش ئەوەی کە هەیە لە کوردستاندا ئەوەی کە بەرهەم دەدرێت زوربەی کەرتی تایبەتە ئەوەی لە سلێمانی ئەوەی لە هەولێر و بەڵێ ئەوانە زوربەی کەرتی تایبەتە و کەرتی تایبەت کارەبا بەرهەم دێنێ حکوومەت پلانێکی نەبوو بۆی گرنگی بە بەرهەمێنانی کارەبا بدا سەدی زیاتر دروستکە بۆەوەی کە ئاو گل بداتەوە و هەم کشتتوکاڵیشی پێ بکرێت و هەم کارەباشی پێ بەرهەم بێنێ و هەم ئەوەی کە بە گازۆیل دەدرێت بۆ مۆلیدەکان و بۆ هەموو ئەوانەی کە ئەو کارەبایی کە دەدرێتە هاوڵاتیان پارەی ئەو گازۆیل و پارەی ئەو شتانی کە حکوومەتی هەیە پارێکی زۆری بۆ تەرخان کردا بوو درابە بە تەرخان کرابە بۆ بەرهێنان لە کەرتی کارەبادا بێگومان ئێستا کارەبا گۆڕانکاریی زۆر بەرچاوی تێدا بەدیدا سەبارەت بە موچە دۆخی موچە کە ئێستاش مەسەلەن چارەسەری بۆ نەدۆزراوەتەوە هەر لە سەرای پێکەنانی کابینەکەش کێشەی موچە هەبوو بە تەنشیدی هەر لە سەرەتای کابینەکەش سەرچاوی داهاتی حکوومەتی هەرێم لە کابینەی یەکەمدا خاڵە سنووریەکان بوو خاڵە سنووریەکانیش بەباشی ڕێک نەخرا بوو چونکە بەشێکی ئەوەی کە لە خاڵە سنووریەکان بە هەدەر دەڕۆی بەشێکی حزبەکان لە بینی خۆیاندا بەشیان بەس ئەوە دروست بوو کەوتیان چوارمان کە لە سەرای کابینەکە موچە نەدرا بە خەڵک ئێستاش حکوومەت ئەو موچەی و فەرمانبەرانی نەداوە لە سەرای کابینەکە بەڵێ ئێستاش حکوومەت چەند موچەیە قەرزاری ئەو کاتی ئەو کابینانە و چارەسەری موچە ئێستاش بە چارەسەری بنچینەی بۆ نەکراوە لەبەرەوەی حکوومەت پلانێکی نەبووە لە ئێستا ژمارەی فەرمانبەران ئەوەی کە حکوومەت بۆ خۆی ئیدعا دەکا ملیۆنێک و 370,000 کەس ئێستا گوایە کراوەتەوە ملیۆنێک و 250,000 کەس بەوەی کە بە حساب ئەو پەنجەمۆر و ئەو بەرنامەی کەدا ناکردیان بۆ خەڵکو و بەڵام تا ئێستاش ئەو ڕێژەیەکی زۆر زۆرە و بە باشە ڕێک نەخراوەتەوە موچەخۆرێکی زۆر هەیە لە هەرێمی کوردستاندا کە کارێک ناکە لە مەقابل ئەوەیدا کە موچەی پێدەدرێ هێزێکی زۆری ناڕێکخراو هەیە ئەگەر حکوومەتی هەرێم بتوانێت موچە ڕێکخراتەوە بێگومان گۆڕانکاری ڕشی لە ژیانی خەڵکدا ڕوە. سپاس دەکەم دکتۆر بگەرەمەوە لای بەڕێزت سەبارەت بە مەسەلەی حکوومەتی هەرێم و کارکردن بۆ بنەماکانی بەدەوڵەت بوون هەرچەندە ئێمە لە 2017 ریفراندۆممان کرد لە ماوەی ئەو 27 ساڵە حکوومەت چی کردووە مەسەلەن بۆ ئەوەی کە ئێمە بەرەو بەدامەزرا و بەرەو بنەماکانی بەدەوڵەت بوونیش بڕۆین. وڵا حکوومەتی هەرێم لەو بوارە لەوەیە چێکاری کرابێت ینی بە ئاراستەی ئەوەی کە دامەزراوەی خۆمان هەبێت چونکە خۆمان نەزانین کە پەرلەمانی کوردستان دوای ئەوەی کە دروست بوو کۆمەڵی یاسای گرنگی دەرکردووە یاسای هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان کە دواتر هەموار کراوەی کە یاسای بەری کوردستانی داینابوو یاسای دامەزراندنی ئەنجومەنی وەزیران یاسای دەسەڵاتی دادوەری بۆ ڕێخستنی ئەو دەسەڵاتانە و لێکجیاکردنەوەیان و ئەرک و کارەکانیان ئەم یاسایانەی دەرکردووە بۆ نمونە یاسای قەدەغەکردنی چەشی دەرکردووە یاسای تری دەرکردووە بەڵام یاساکان وەکو خۆی جێبەجێ نەکراون بۆ ئەوەی کە ئەو دەسەڵات و دام و دەستگایانە ببنە دام و دەستگای دەسەڵاتی خۆیان هەبێت بەپێی ئەوەی کە یاسای دەسەڵاتی پێداون و حیزب دەست نەخاتە ناو کاروبارەکانیانەوە ئەوە نەکراوە ڕاستە لەسەر ئاستی سیاسیش کاری زۆر کراوە بۆ نمونە ئێستا حکوومەتی هەرێم
فەرمانگەیەکی هەیە بە ناوی فەرمانگەی پەیوەندەکانی دەرەوە کە دەستوری عێراقیش دەسەڵاتی تا ڕادەیەک ئەوەی پێداوە کە هەرێمی کوردستان لە سەفارەتەکانی عێراق لە دەرەوە نووسینگەی هەبێ بۆ بژانەوە و پەرەپێدان و بواری سەقافی و بەڵام هەرێم توانیوێتی بەجیا پەیوەندەکانی خۆی بگا بەڵام بە شێوەیەشی گشتی بەڕاستی ئێمە نەمانتوانی ئەزمونەکەمان دەوڵەمەند بکەین کە دام و دەستگای دەوڵەتی بنیات بنێین چونکە گەندەڵی بەڕاستی وەکو پەتایەکی گەورە تووشی ئەم هەرێمی کوردستان و ئەوم عێراقەش بووە ئێستا خۆمان نەزانی کە یعنی لە ڕیزبەندی وڵاتانی گەندەڵ عێراق و هەرێمی کوردستانیش لە ڕێزی هەرە پێشەوەنە و قەبارەی گەندەڵی لە عێراق و هەرێمی کوردستان 800 ملیاری تێپەڕاندووە بەپێی ئەو راپۆرتانەی کە ناوەندەکانی توێژینەوەی لە عێراق بڵاویان کردوێتەوە و ڕێکخراوەکانی نێودەوڵەتیش باسییان کردووە بۆیە تا ئەم گەندەڵیە چارەسەر نەکرێەوە تا ئەم پشێوی و ئاڵۆزیە کە هەیە چارەسەر نەکرێت بێگومان ئێمە ناتوانین هەنگاوی گەورەتر بنین لەوەی کە ئێستا هەمانەوە ڕیفراندۆمیش کە کرا بەهۆی ناکۆشتی زیاتر ناوخۆیی بەڕاستی پەشی خراوای لێهات بۆیە هەتا خیتابی کوردی یەک نەخرێ و تا ئیرادەیەشی سیاسی بەهێز نەبێ لە ناوخۆ ئێمە ناتوانین سوود لە فاکتەری دەرەچی وەرگین بە ئاراستەی دروستکردنی دەوڵەت و پتەوکردنی ئەو قوارەی کە ئێستا هەمانە قوارەی هەرێمی کوردستان کەوە لەوە زیاتر بەهێزتر بێ خۆمان نەزان ئێستا زیاتر نەنیوەی خاچی کوردستانی عێراق کە لە پێشتر لە دەستی هێزی پێشمەرگە و هەرێمی کوردستانە بووە ئێستا لە دەرەوەی دەسەڵاتی هەرێم و هێزی پێشمەرگەدایە ئەمەش لە ئەنجامی ئەو ناکۆشیانەی کە لە ناوخۆیە هەبووە تا ئەم پەتای گەندەڵی و ئەو کێشانەی کە هەنە ئەو قەیرانان ڕووی لە هەرێمی کوردستان کردو چارەسەر نەکرێن بێگومان ئێمە ناتوانین بە ئاراستەی بە دەوڵەت بوون کار بکەین. بەڵێ گەشتبینی بەوەی کێمە لە داهاتوو هەنگاو بنین بۆ ئەو بنەمایانە بۆ نمونە لە ڕووی گەلێکی یەکگرتوو یانی ئێستا چکە ڕەنگە خەڵکیشیان دابش کرد بێ حیزبەکان لە ڕووی خاکەوە لە ڕووی پەرلەمانێکی بێز حکوومەتێکی بێز ئەنجومەنێکی دادوەری بێز و ئابوووریەکی باش و هێزێکی یەکگرتوو چەکداری مەوەستم ئەگەر بە خۆداچنەوەیشی جدی بکرێت و سوود لەو هەڵە و کەم و کوڕیانەی ڕابردوو وەربگیرێت و ڕێز لە یاساکان بژیرێت کە حیزبەکان خۆیان دەریان کردوون لە پەرلەمانی کوردستان و پابند بن بەو یاسایانەوە و ڕێز لە دام و دەستگاکانی دەوڵەت بگرن ئەو موسساتانەی کە هەنا کاری خۆیان بکەن و حیزبەکان دەست نەخەنە ناو کاروبارەکانیانەوە وردە وردە دەتوانرێت کار بکرێت لەسەر بنیاتنانی موسساتی دەوڵەت و بەهێزکردنیان لە ئایندە کە ڕێکخراوەکانی دەرەوە وڵاتانی دەرەوەش کە لێرە نوێنەرایەتیان هەیە و قونسوڵخانەکانیان هەیە چاودێری بارودۆخەکەکەن ئەو کاتە پشتیوانی زیاتر بەدەستێنین و پشتیوانیمان ئەکەن بۆ بنیاتنانی دەوڵەت بەڵام بەو عقلێتی کە ئێستا هەیە بەم عقلێتی سیاسی ئەگەر گۆڕانکاری بەسەرانێت و ڕێز لە یاساکان نەگیرێت و بە خۆداچوونەوە نەکرێ و قەیرانەکان چارەسەر نەکرێن من پێشبینیەکەم کە یعنی بارودۆخی خراپتر لەوەی کە 16 ئۆکتۆبەر بەسەر هەرێمی کوردستان نابێت. بەڵێ بەس سەبارەت بەوەی کە بەڕێز باسی گەندەڵی شت کرد پێ دوایە ئەم دۆخێکی ئێستا ئێمە هەمانە چ لەوەی کە هاوڵاتی موچەیەکی باش نییە خزمەتگوزاری وەکو پێویست نییە و دام و دەستگامان نییە ئەمە بەهۆی گەندەڵیە دەنا کێشەمان نەبووە لە مەسلەی داهات. ئەگەر گەندەڵی نەبووایە من پێم وایە هەرێمی کوردستان یەک لە هەرێمە هەرە خۆش و پڕ لە ڕەفاهیەتەکانە بوو و خەڵکەکەی بە ئاسوودەی و بە ژیانێکی سەربەرزانە ئەژیا و لە وڵاتانی خەلیج کەمتر نەبووە چونکە ئەو داهاتەی کە هەرێمی کوردستان دێتە دەستی یعنی بەقەد وڵاتێکی وەکو فەڕەنسا ئەکا وڵاتێکی وەکو لوبنان و کوێت زیاتر ئەکا بەڵام بەهۆی گەندەڵیەوە کە پارێکی زۆر بەهەدەر دراوە ینی بۆ نمونە ئێستا سیر کە هەرێمی کوردستان ئەو هەموو داهاتەی ئەفرۆشێت و ئەو هەموو پارەی دێتە دەستەوە بەڵام
لەژێر قەرز و قۆڵەیەکی زۆردایە کە نازانرێ ئەم قەرزانە چۆن بۆچی کراوە وە چۆن حکوومەتی هەرێم لەژێر ئەم قەرزانە دەرەچێ. هەرێمی کوردستان ئێستا ڕێژەی لە 15 و ڕەنگە بەپێی هەندێک ئامارەکان لە 120 خەڵکەکەی بێکار بن. یعنی ئەمە بەڕاستی کارەساتە لە هەرێمێکی دەوڵەمەندی خواپێدا و خەڵکەکەی لە 115 بۆ لە 120 بێکار بن و وەزعی کارەبا بەو شێوە بێ، وەزعی ئاو بەو شێوەیە بێ، وەزعی خزمەت گوزاریە گشتەکان و ڕێگاوبانەکان بەم شێوەیە بن، موچەی خەڵک بەو شێوەیە بێ و ئەمە سەرڕای ئەوە قەرزانەی کە حکوومەت وڵاتیانی لە موچە پاشەکەوت کراوەکان و قەیرانە سیاسیەکان ئەمە کە بەرۆکی حیزبەکانی گرتووە ئەمانە هەمووی کێشەن لە بەردەمی بەرەو پێشچوونی قەوارەی هەرێمی کوردستانە. سوپاس دەکەم دکتۆر کاگەی گەرم وڵابرز سەبارەت بە دەوڵەمەندبوونی بەرپرسەکان. ئەو دەوڵەمەندی هەبوو مەسەرەن لە پێکێنانی کابینەکە ینی بمشێ بەرپرسەکان دەوڵەمەند بن وەکو ئێستا چونکە بازەکەندێک لەوانەیە ئێستا فڕۆکیان هەیە و کاتە تەنانەت ئۆتۆمبیلیشان نەبوو مەسەرەن هاتوچۆی شارەکانی پێ بکەن. بێگومان فەرقێکی زۆر هەیە ئێستا چونکە ئەو کاتە سەرکردەکان سەرکردەی پێشمەرگە بوون لە شاخ کە هات نەخوارەوە ژیانیان نزیک بوو لە ژیانی پێشمەرگەکانیان و خەڵک زۆر بە پیرۆزی دێڕوانیە سەرکردە و زۆر بە پیرۆزی دێڕوانیە پێشمەرگە و لەبەرەوەی جیاوازێکی زۆر لە بینی ژیانی سەرکردەکان و ژیانی خەڵک و ژیانی پێشمەرگەدا جیاوازەکە وانە بوو. بەڵام ئێستا ئەو جیاوازیە حیز بەراوردێک ناکرێت لەگەڵ ئەو کاتەدا چونکە بەڕاستی وەکو ئەحمەدی شارەتی پێدا ئەو گەندەڵیە دەرفەتی وای دروست کرد بۆ ئەوەی کە خەڵکی وا هەڵتۆقێ کە بۆ خۆشی تەوەقعی نەکرد بێ لە ژیانی خۆیدا بگاتە ئەو هەموو نسبەتە زۆرەی داهات و دارایی کە ئێستا لە بەردەستیداە. بەڵێ دو پرسیان سوارد بە کابینەی نوێ کاژ ڕۆژی ماوە یاسایەکەی گەشتبینی بۆ ئەم کابینەی شتێک بکات بۆ خەڵکی کوردستان. ئینسان دەبێت هەر بە هیواوە بڕوانێ بۆ ئایندا هیچ پلانێک هیچ معامەرەیەک هیچ ڕێگریەک لە بەردنی ئەو کابینەیەدان نییە ئەگەر حزبەکان بڕیاریان بێت بەوەی کە چارەسەری کێشەکانی خەڵک دەکەن و حکوومەتێکی خزمەتگوزاری باش تشکیل دەکرێت لە هەرێمی کوردستاندا چونکە هیچ معامەرێک لەسەر ئەو هەرێمە نییە بۆی کە حکوومەتێکی خراپ تشکیل بکرێت یا دەرفەتی پێنەدرێ کابینەکە بۆی کە خزمەتی هاوڵاتیان بکە. بڕیارەکە لای قیادەی سیاسی حزبەکانە بۆی کە کابینەیەکی بەهێز دروست تشکیل بکرێت بەوەی کە ئەو کابینەیە چارەسەری کێشەی بنەڕەتی کێشەکانی هەرێمی کوردستان کە لە سەرتاوە بەوەی کە ژیانی و گوزەرانی خەڵک باشکە کێشەی موچە بە یەکجاری چارەسەرکان نە خەڵک لە دڵڕاوچەدا بمێنێتەوە دیسانەکە موچە دەبڕێ ساڵی داهاتوو بودجە نامێنێ پەیوەندی نێوان بەغدا و هەرێم دیسان دووبارەکە تێک دەچێتەوە ئەو کێشانە بە یەکجاری چارەسەرکە بەدڵنیاییەوە کابینێکی سەرکەوتوو دەوێت. بەڵام ئەگەر هیچ هەنگاوێک نەنێ بۆ چارەسەرکردنی کێشەکان بە دەردی کابینەکانەکە. سوپاس بۆ بەرەزان ئەیوب عەبدوڵڵا نایب پێشووی پەرلەمانی کوردستان لە ئەستۆی سەرکێڕوا لە هەولێرە دکتۆر ئەحمەد وەرتی سەرۆکی سەنتەری ئایندا بۆ لێکۆڵینەوە. سوپاس بۆ وێبینەرانی بەڕێز، سوپاس بۆ هاوکاران، خواتان لەگەڵ.